ساڵی 2024 کە بە جۆرەی راپۆرتێکی ڕێکخراوی یونیسف خراپترین ساڵ بووە بۆ مناڵان. لەسەرم پرسە من میوانێکم هەیە هیشام مەحنا وتەبێژی کۆمیتەی نێودەوڵەتی خاچی سوور لە غەزەوە لەگەڵمانە. بەڕێز مەحنا، وەک دەبینین ئەم ساڵ بۆ مناڵان ساڵێکی خراپ بوو. چۆن ئەکرێت ڕەوشی مناڵان لەسەر ئاستی جیهان یان چه هەوڵێ بدرێت لەسەر ئاستی دنیا بۆ کەمکردنەوەی ئەو ڕێژانەی تاوان و شێوازی کارکردن و چۆن بڵێم هەموو ئەو بابەتانەی کە بوونەتە دەردیسەری بۆ مناڵان؟ سەرەتا سڵاو لە ئێوە و سوپاس بۆ کورسام سوچوار بۆ ئەم هەرفەتەی بە ئێمەی داوە. ئێمە لە سەرەتاکانی ساڵی 2024ەوە تا کۆتایی ساڵەکەدا شەڕێکمان بینی کە کەس نەیبینیوە، شەڕێک کە دەیان ڕۆژ و دەیان مانگی خایاند. ئەو شەڕەکە ئیسرائیل کردوێتە سەر فەڵەستین و کەرتی غەزە، دۆخەکەی زۆر خراپ کردووە، دۆخی غەزەی کارەساتبار کردووە، دۆخی مەدەنیەکانی زۆر تێکداوە، ئەمە منداڵانیشی تێدایە. ئەو هێرشەی کردویانە بۆتە هۆکاری مردنی دەیان هەزار منداڵان جگەلەوەی بەهۆی گەجەنگەوە دەمرن، بەهۆی برسێتیشەوە دەمرن، بەهۆی سەرماوە دەمرن. ئێمە چەندین راپۆرتمان بینیوە لەسەر ئاستی تەندروستی غەزە کە نزیکەی 5 منداڵ بەهۆی سەرماوە گیانیان لە دەستداوە، بەهۆی نەبوونی کارەباوە گیانیان لە دەستداوە. ئەوان ئەو منداڵانەی لەناو خێمەکان بەکەڵکی ژیان نایەن، چونکە خێمەکان پێداویستی سەرەتاییان تێدا نییە، چاودێری تەندروستیان تێدا نییە، چاودێری کۆمەڵایەتیان تێدا نییە، ئاسایشیان تێدا نییە. ئەمە زۆر گرنگە کە ئێمە ئاماژە بەوە بدەین کە زۆر بەداخەوەین کە منداڵان دۆخیان وایە لە غەزە، زۆر بەداخەوەین بۆ کۆمەلگای نێودەوڵەتی کە منداڵان تەقینەوەیان بەرامبەر دەکرێت، چەکی دژە مرۆڤایەتیان دژ بەکاردەهێنرێت. بۆ ئێمە لە ماوەیەکی زۆر بوو شەلەلی منداڵانمان نەبینی بوو، بەڵام ئێستا دیسان ئەم نەخۆشیە گەڕاوەتەوە بۆ غەزە. ئەمە مانای وایە کەرتی تەندروستی کێشەیەکی زۆر گەورەی هەیە، ئەمە مانای وایە خەڵکێکی زۆر لە ناوچەیەکی کەمە دەژین، منداڵان تووشی شەلەل دەبن، منداڵان تووشی کەم ئەندامی دەبن، منداڵان تووشی ناکامی دەبن. بەپەلە چییە بۆ ڕاگررتنی ئەم بارودۆخە بەڕێزیشان؟ با قسە دەربارەی پێداویستیەکان بکەین. پێویستە ئێمە باسی ئاڵنگاریەکەنش بکەین. یەکەمی ئاڵنگاری ئەو شەڕێکە ئیسرائیل دەستی پێکردووە لە باکوورەوە بۆ باشوور. پێویستە یەکەم شت ئێمە ئەو شەڕە ڕابگرین، چونکە تا ئەو شەڕە بەردەوام بێت قەیرانی مرۆیی بەردەوام دەبێت. لەلایەکی دیکەوە هاوکاری ناگاتە غەزە بەپێی پێویست، واتە بەپێی ئەو پێویستی کە غەزە هەیەتی هاوکاری ناگات. ئێمە باسی ئەو دۆخە بکەین کە لە غەزا هەیە، بەردەوام خەڵک پێویستی بە پێداویستیە، بەردەوام خەڵک پێویستی بە خواردنە، بەردەوام خەڵک پێویستی بە چاودێریە، بەردەوام پێداویستیەکانی خەڵک زیاد دەکات، بەڵام کەسیش نییە وەڵامیان بداتەوە. مەدەنیەکانی غەزە بە تایبەتی ئاوارەکان لەناو شەقامەکان دەخەون، لەناو خێمەکان دەخەون. ئەمە زۆر کاریگەری دروست کردووە بە تایبەتی لەسەر منداڵان، چونکە منداڵەکان پێویستیان بە کەشوەوایەکی ئارامە. منداڵ ئەوەی کە پێویستێتی لە غەزە نییە، ئەوەی کە پێویستە بۆ ژیانی منداڵێکی سەلامەت و پارێزراو لە غەزە نییە، خواردن نییە، خواردنەوە نییە، دەرمان نییە، چاودێری نییە، چاودێری تەندروستی نییە، بنکە تەندروستیەکان لە خزمەت دەرچوون، واتە بەشێکی زۆری ئەو کەرتە دوێران بووە. باش، سەبارەت بە جیا لەوەی کە مناڵان ڕوبەڕووی ئەم بارەنا لەبارە بوونەتەوە لەوێ پێم وابێ پرۆسەی خوێندنیش کاریگەریەکی نەرێنی دوورمەودای لەسەر چارەنووسی ئەم مناڵانە بێت لەو ناوچانەی کە شەڕی تێدایە.
بەڵێ سیستەمی پەروەردە بە تەواوی وێران بووە لە 7 ئۆکتۆبری ساڵی 2023ەوە وێران بووە سیستەمی پەروەردە قوتابخانەکان لە خزمەت دەرچوون قوتابخانەکان ئێستا لە بری ئەوەی خزمەت بکەن و منداڵ پەروەردە بکەن بوونەتە خێمەیەک بۆ ئاوارەکان چوونەتە قوتابخانەکەەوە تایدا دەژین ئێستا 10,000 منداڵمانەیە کە لەژێر سەقفدا ناژی لەبەر هەوای ساردی زستان دەژی منداڵمان هەیە کە لە خێزانەکەی دابڕاوە منداڵمان هەیە کە بە تەنیا دەژی ئەمە کارساتە ئەمە لەسەر و بەندی کاری ئێمە بۆ کە گەرنگی بۆ منداڵانە بدەین کە لە ژێر خێمەدا دەژین لە خوێندندا بڕاون بەڵام بۆ ئەوەی ئامانجەکانمان بەدی بهێنین پێویستمان بە ژینگەیەکی گونجاوە پێویستمان بە ئازادیە بۆ ئەوی کار بکەین پێویستمان بە ئازادی ئەمنیە بۆ ئەوی بتوانین هاوکاریەکان وەکو خۆی بگەێنینە پیر و بریندار و پەکەوتە و منداڵان و ژنان و تەنانەت ئەو منداڵانەیش کە لە ڕەوزە و دایانگەکاندا دەژین بەڕاستی ئەو منداڵانە مەترسی لەسەر ژیانیان هەیە چونکە کارەبان نییە کارەبان نەبوو تۆ بۆ ئەوەی کە خەڵکی پێگەرم بکەیتەوە منداڵ ڕوبەڕووی مەرگە بێتەوە باشە کاریگەری لەسەر داهاتووی مناڵانە چیە بێت بەڕێزی شام ینی ئەم مناڵانە چۆن نەتوانن داهاتووی خۆیان بنیاد بنێن ئەگەر لەم بارودۆخە خراپ و ناخۆشاژ بەڵێ ئەمە تەنها ئەمە جاری یەکەم نییە منداڵانی غەزە ڕوبەڕووی ئەم کارە ساتە دەبنەوە نزیکەی ئەو منداڵانەی کە تەمەنیان لە 10 ساڵ زیاترە لە غەزدا لانی کەم سێ شەڕیان دیوە ئەمە مانای چییە؟ بەمانەوەیە منداڵێکی دەروون نەخۆش دروست دەبێت منداڵێک دروست دەبێت کە بەردەوام شەڕی بینیوە ئەم شەڕە کاریگەری دەبێت لەسەر ئەخلاقی منداڵ لەسەر ڕەوشتی منداڵ لەسەر داهاتووی منداڵ لەسەر مرۆڤایەتی منداڵ واتە کاریگەریەکانی شەڕ زیاتر لەسەر دەرونی تاوەکۆی لەسەر زیاتر فیزیایی بن بەداخەوە هیچ داهاتوویەکیان نییە ینی هیچ داهاتوویەک چاوەڕوانی ئەم منداڵانە ناکات چونکە کە داهاتوو نەبوو تۆ چاوەڕوانی چی لە منداڵەکەی تا ئێستا دیار نییە منداڵ کەی دەگڕێتەوە بۆ قوتابخانە دیار نییە منداڵ چاودێری تەندروستی ئەبێت یان نا واتە چاوەڕی چی لە داهاتوویەکەی زۆر باش ڕۆڵی ڕێکخراوەکانی نێودەوڵەتی بە تایبەتی بەڕێستان وتەبێژی کۆمیتەی نێودەوڵەتی خاچی سوورن لە غەزە ڕۆڵی ڕێکخراوەکان چییە لەوەیە نەتەوە یەکگرتووەکان بۆ کەمکردنەوەی ئەم ئافشارە لەسەر منداڵان لەوێ بەڵێ لیژنەی نێودەوڵەتی خاچی سوور لیژنەیەکی مرۆیی و بێلایەنە ئێمە کارەکانمان لە چوارچێوەی ڕێکەوتنی جنێڤ دەکەین بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا جێبەجێ نەکراوە تاوەکو ئێستا نەمان بینیوە ڕێکەوتنی جنێڤ جێبەجێ بکرێت کارەساتێکی مرۆیی لە غەزە هەیە کە پێشبینی نەکراوە لەلایەکی دیکەوە تۆ ناتوانی بەتەنیا ئەو هەموو پێداویستیە دابین بکەیت ئەگەر تۆ لایانی سەربازی دابین نەبێت ئەگەر تۆ لایانی ئەمنی دابین نەبێت ناتوانی هاوکاری بگەینتە کەرتی غەزە ناتوانی هاوکاری ئاوارە و پەنابەر و منداڵەکان بکەیت ناتوانی ئەو ئەرکەمرۆیەی کە پێیس پێراوی وەکو خۆی جێبەجێ بکەیت چونکە ئێمە ئێستا ئۆپراسیۆنی سەربازی هەیە ئێستا هێرش هەیە ئێستا دیل هەیە کە ئەمە هەبوو تۆ پارێزراو نیت تۆ ناتوانانی کارەکانت وەکو خۆی جێبەجێ بکەیت بەتابەتی ئەو ناوچانەی کە دەکەونە سنوورەوە لەلایەکی دیکەوە پێویستمان بە ژینگەیەکی ئارامە ئێمە جەختی لێ دەکەمەوە پێویستە ئێمە بە دوور بین لە پێکدادان پێویستە ئێمە بە دوور بین لە هێرشکردنە سەر بەڵام بەداخەوە ئێمە خەڵکمان لێ کوژراوە لە خاچی سوور ئەوەی کە ئێمە پێویستمانە بۆ ئەوەی جێبەجێ ئەرکەمرۆیەکانمان بکەین پێویستە ئێمە کەرەستەمان بۆ دابین کرێت پێویستە ئێمە ژینگەیەکی ئارامان بۆ دابین کرێت پێویستە ئێمە پارێزراو بین ئەمە هەوو بوو ئەو شتانەیە کە داوامان کردووە بۆ ئەوەی کە بتوانین هاوکاری کارتی غەزە بکەین ئەمانە هەر هەمووی ئاڵنگاری گەورن لە بەردەمی ئێمە باش طبعا پێش قسەکردن لەگەڵ بەڕێستا من ئامارێکم خستە ڕوو کە ڕێکخراوی یونیسف بڵاوی کردوێتەوە کە ئەڵێ خراپترین ساڵ بۆ مناڵانم ساڵ کە ئاماری زۆر ینی نەخوازراوی تایە سەبارەت هەم بە کارکردنی مناڵان هەم بە مناڵانی ئاوارە هەم بەو مناڵانەی لە خوار هێڵی هەژاریەوەن هەم مناڵانی چەکدار مناڵی بێکەسوکار ینی هەموو فئەکانی تێدایە بەڵام وەکە بینی لەسەر ئاستی دنیا
کۆمەڵێک بەند و یاسا تایبەت بە مافەکانی مناڵ و چارەنووسی مناڵ و چوزانم چۆن بەخێوکردنی مناڵ و ئەمانە هەمووی دانراوە. ئەم بەند و یاسایانەی تایبەتن بە مافی مناڵان لەگەڵ ئەم هەموو ئامارەی بەرامبەر یان ئەم هەموو ئامارەی کە سەبارەت بە مناڵ بڵاوە بێتەوە کە بارودۆخیان چۆن بۆ لە 2024 چەند یەکەگرێتەوە. بەڵە با قسە دەربارەی دۆخی مرۆیی بکەین پێش 7 ئۆکتۆبر و دوای 7 ئۆکتۆبر لە کاتی غەزا. ینی خەڵکی غەزا ڕوبەڕووی قەیرانێکی خۆراک بوونەتەوە. ئێستا لە 80 خەڵکی غەزا ڕوبەڕووی قەیرانی خۆراک بوونەتەوە. ڕێژەی بێکاری لە 150 زیادی کردووە. ڕێژەی برسێتی لە 150 زیادی کردووە. واتە لە دوای 7 ئۆکتۆبر و پێش 7 ئۆکتۆبر جیاوازێکی زۆر هەیە. لە دوای 7 ئۆکتۆبرەوە کاریگەری زۆر کەوتۆتە سەر کاتی غەزا. خەڵک ڕوبەڕووی سەرما بوونەتەوە، خەڵک ڕوبەڕووی مەرگ بوونەتەوە بەوەی سەرماوە. لەلایەکی دیکەوە ئێمە ناتوانین سکاڵا لەسەر ئەو یاسایانە بکەین کە دانراون کە باس لە پاراستنی مافی مرۆڤ دەکەن، باس لە پاراستنی شەرەف و کەرامەتی مرۆڤ دەکەن، باس لەوە دەکەن کە پێویستە هەموو منداڵان بە شێوەیەکی یاسایی بژین و دوور بن لە پێکدادانە چەکداریەکانەوە. بەڵام کاتێک پێکدادانی چەکداری لە شوێنێکی قەرەباڵغی وەکو کەرتی غەزا ڕوو دەدات، ئەوە یەکەم کەس کە کاریگەری دەکەوێتە سەر منداڵانە. ئەوەشی جێبەجێ نەکرێت یاساکانە. یاساکان تو ناتوانێت گلەی لە یاساکان بکەیت، چونکە یاساکان پەیوەستن بە پاراستنی سەرجەم خەڵکەوە بە هەموو پێکاتەکانەوە. بەڵام ئەوە جێبەجێ ناکرێت. یاسا کێشە لە جێبەجێکردنی یاسا هەیە. ئەمە کێشەی سەرەکی ئێمەیە. پێویستە ئێمە هەموو هەوڵەکان بۆ جێبەجێکردنی یاسا چڕ بکەینەوە. باشە هێشام مەهنا هەوتەبێژی کۆمیتەی نێودوڵەتی خاچی سوور لە غەزە زۆر سپاس بۆ بەڕێستە.